زیندانی سەیدنایە گرتوخانەیەکی تۆقێنەری حکوومەتی سووریا بووە و ناسراویشە بە ئەشکەنجەدانی دڕندانە و لە سێدارەدانی بێشماری خەڵک. نازناوی قەسابخانەی مرۆڤی پێدرا بوو. سەرهەڵداوان گیراوەکانیان ئازاد کردووە پاش ڕووخانی ئەسەد بوو هێشتاش هەزاران کەس چاوەڕوان و بەهیوان کەسوکاریان ببیننەوە. عذبوه كتير وجابوه على سيدنايا. ئەو کاتەی بردیانە سەیدنایە تەمەنی 14 ساڵ بوو، نازانین هێشتا لێرەیە یان نا، ماوە کوژراوە یان لە ژوورێکی ژێرزەمیندایە. لەو 13 ساڵەی شەڕی ناوخۆدا حکوومەتی سووریا نزیکەی 100,000 کەسی دەستگیر کردووە، زۆربەیان بێسەر و شوێن و هاوڵاتیانیش بەهیوان لە سەیدنایە بیاندۆزنەوە. بە شوێن براکەمدا دەگەڕێم. کەسێک 10 ڕۆژ پێشتر پێی وتم هێشتا لە ژیاندایە، براکەمم دەوێتەوە. هێرشی سەرهەڵداوان بۆ سەر ئەو زیندانە هەر تەنها ئازادکردنی ژمارەیە لە زیندانیەکانی بەدووادا نەهات، بەڵکو پەردە هەڵماڵینیش بوو لەسەر تۆمارەکانی ئەو زیندانە. خەڵک کەوتونەتە گەڕان بەناو ئەو بەڵگەنامانەی پەرشوبڵاو بوونەتەوە لە زیندانەکەدا بە هیوای ئەوەن هەرج زانیاریەک بێ دەستیان بکەوێت لەسەر کەسوکارە بێسەر و شوێنبووەکانیان یانیش لە سێدارە دراوەکانیان. هەندێک لەو بەڵگەنامانە ناوی ئەوانەی تیادان کە لە زیندان مردوون یان لە سێدارە دراون. بڕوا وەهایە بە هەزاران کەس لەو زیندانەدا گیرابن و هەر ژوورێکی ئەو زیندانە 5 مەتر بە 5 مەترە و لە هەر ژوورێکیشدا زیاتر لە 100 کەسی تیادا ئەخنراون. بەڵام کاتێک چەکدارەکانی هەیەتی تحریری شام دەگەنەجێ تەنها 300 زیندانی کراو لە سەیدنایە بوون. ئەمەش گومانەکانی زیاتر کردوون کە دەشێک گیراوەکان بە کۆمەڵ لە سێدارە درابن یان گواسترابنەوە و یانیش خراپنە ژێرزەمینەکانەوە. زۆرێک لەوانەی هاتوونەتە ئەم زیندانە هەوڵەکانیان بەبێ ئەنجام ماونەتەوە و ئێستاش دەڵێن بەو هیوایەن دادپەروەری قەرەبویان بکاتەوە.